بەڕێز و خۆشەویست ئاپۆی تێکۆشەر 22 ساڵە دەستگا هەواڵگرێکەکان و داپڵۆسێنەرەکانی جیهان تۆیان لەگەل و شۆڕش و تێکۆشانی ئازادی ڕفاند. ئەوان وایان ئەزانی بە دابڕانی ئێوە لە شۆڕش ئیتر گەلی کورد چۆکدا دەدا و ملکەچی هێزی دەوڵەتی فاشستی داگیرکەر دەبێت. دوژمنان لەوەدا بەهەڵەدا چوو بوون، چونکە خەبات و تێکۆشانی ئێوە لە زیندان بارودۆخەکەی پێچەوانە کردەوە. بەڕێزم، لە یادمە ساڵی 1992 کە بۆ یەکەم جار هاتینە لای بەڕێستان لە وقاعی لیبنانی، لێمان پرسید ئەگەر ئێوە لە پیلانێکی دوژمناندا کارەساتێکتان بەسەر هات، چارەنووسی شۆڕش و پەکەکە چی دەبێت؟ ئێوەش بەم جۆرە وەڵامتان داینەوە. ئالم ئەکادیمیای سەربازیەدا هەزاران ئاپۆچی و گریلان پێگەیاندووە، هەر شۆڕشگێڕێکیان بۆ خۆی ئۆجەلانێکە. شۆڕشی ئێمە وەکو شۆڕشەکانی تر نییە، بە لە ناوچوونی سەرکردەکەیان شۆڕژەکەیان بکوژێتەوە. شۆڕشی ئێمە شۆڕشی ئایدۆلۆجیا و ئەخلاق و فکر و فیداکاریە. ئێمە هەر کەسێک تەوقی پارە و دەسەڵات و سێکسیان لە ملا بوو دامان ماڵی، هەروەها تەوقی ترساندن لە مردنیشمان فڕێداوە. کەسایەتی مرۆڤی ئازامان ڕوو هێناوە، چونکە شۆڕش لە پێناوی ئازادیە بە مرۆڤی ئازا دەکرێت. ئەو کۆت و پەیوەندانەی کە لە داپوونەریتی کۆنەپەرستی بە درێژایی مێژوو پێگەی کەسایەتی کوردی لە ناو بردبوو هەڵدەتەکێنین و کەسایەتێکی شایستە بۆ مرۆڤی کورد ئاوا دەکەین کە لە ژیاندا کە ژن تێیدا ڕۆڵی هەبێت و پێشەنگی بکات. بەڵێ بەڕێزم، ئەو ژنانەی ئێوە لە ئاکادیمایی مەعسووم قۆڕقماس پێتان گەیاند داستانی کۆبانیان خوڵقان. ئەو داستانەی کە زەهنیەتی هەموو دنیای بەرامبەر بە توانای ژن و سەرکردایەتی ژن گۆڕی و سەربەڵندی ئافرەتی کوردیان گەیاندا هەور. لە داستانی کۆبانیوە بۆ داستانی کۆبانی بوو بە زنجیرە فلیم و ئەوروپا و ئەمریکای سەرسام کرد. ئاخر ئەم کچانە پێش ئەوەی بێنە بیقاع و ببن بە گریلا وەکو بوو کەڵە سەیر دەکران، لە مشک دەترسان، ئیستەوا سوپای داگیرکەری تورکیا تارومار ئەکەن و ڕاوی ئەنێن. بەڕێزم، هەر لەم ڕۆژانەدا لە چیای گارە شاگردەکانی ئێوە گەریلاکان پۆرتی سوپای تورکی داگیرکەریان شکاند، سزایاندان، بەسەر شۆڕی لە لووتکەی چیای گارەوە هەڵیان دێران. ئەمانە ئەو کوڕوکچانە بوون کە هەر لەو چوارچەوەی لە هەر چوار پارچەی کوردستانەوە لە رووسیا، لە ئەوروپا، لە ئوسترالیا، لە ئەمریکا کوردانی تا ڕاوگە و پەراگندەی دنیات کۆ کردەوە و وانەی شۆڕشگێڕیت فێرکردن. پێدوتن ئێوە نەوەی میدیاکانن کە دەسەڵاتیان بەسەر نیوەی دنیادا هەبوو. ئێستا وڵاتەکەتان داگیر کراوە، دەبێت لەشکرێکی فیداکاری بۆ پێک بێنین تا ڕزگاری بکەین. ئەوەش لەشکرەکە ئێوەن، ئێوەی گەنجانی کورد. بەڵێ ئەوانەی تۆ پەروەردەتکردن، مەشقت پێکردن، کەسایەتیت بۆ زیندووکردنەوە، ئەوانە ئەمڕۆ لە چیەکانی کوردستان سەنگەر بە سەنگەر دوژمن ڕاو ئەنێن و ئاخر تو پێت دەگوتن بچنە سەر لووتکەی چیاکان بیکەن بە نیشتیمانی خۆتان. ئێستەوا لە چیای شاهۆ، داڵەهۆ، قەندیل هەتا ئەگاتە خوا کوڕک و زاگرۆز و چیای کرمانج و چیای ئامانۆز کردویانە بە زێدی خۆیان و پارێزگاری لێ دەکەن. بەرەو لەشکری یەکگردووی کوردستان هەنگاو دەنێن. بەڕێزم، ئەو پەرتوک و تێزانەی کە لە ئیمرالی دەینووسیت ئەوانیان کراون بە کوردی و عەرەبی بەردەستمان دەکەون.
ئەو تێزە نوێیانەی کە ئێوە پێشکەشتان کرد بۆ چارەسەری کێشەی کورد و نەتەوەکانی تر بە تایبەتی گەلانی ژێردەست و چەوساوە ئەوان ئەو نمونە و میناکانەی کە لە ڕۆژاوە هاتوونەتە ئارا بۆتە جێگەی سرنج و جێگەی گفتوگۆ و لێدوانی سیاسەتمەداران و هەندێک لە زانکۆکانی ئەوروپاش مشتومڕێکی زۆری دروست کردووە لای بیرمەندان و ڕووناکبیران. دوا پەرتووکی جەنابتان وتارەکانی ئیمرالی هەتا ئێستا بە تورکیە و نەکراوە بە عەرەبی. ڕۆژنامەنووسی بەناوبانگ جەنگین جاردار بۆی باس کردم کە لەو کتێبەتا باسی ئێمەتان کردووە. زۆر سوپاستان دەکەم. هەرچەندە لە زۆر نامەدا کە بۆ هەواڵەکانت نووسی بوو باسی ئێمەت کردبوو لە گۆڤاری سەرخۆبووندا بڵاو کرابووەوە. جاجار هەواڵان منیان لێ ئاگادار دەکردەوە یان لە ڕێگەی هەواڵانی هەدەپە و کە سەردانی ئیمرالی و قەندیلیان دەکرد سڵاوی ئێوان پێدەگەیاند و منی شەواڵی جەنابتم دەپرسی. بە تایبەتی هەواڵان پەروێن بۆڵدان و ئیدریس هاتنە لامان و هەواڵی تویان پێڕاگەیاندم کە ئێوە منتان ئەرەکدار کردبوو و خوازیاری بوون وەکو جاران چالاک بم. منیش بە شانازیەوە وەرم گرت. بەڕێزم وەکو لە لبنان و شام و بیقاع گوتم هەتا لە ژیاندا بم بە گوێرەی توانای خۆم کەم تەخەمی ناکەم لە خزمەتکردنی شۆڕشی باکووری کوردستان و هەتا گەیشتن بە مافەکانی گەلی کورد. ئیتر هیوادارم لە ئامەد یا لە هەولێر بە دیدارتان شاد بمەوە. محەممەد ئەمین پێنجوێنی.